گۆڕەپانی شەهیدانی لە نێو قامیشلۆ لێرە ڕێپێوانێکی گەورە و فراوان بەڕێوە دەسێت بۆ داواکردنی مافەکانی کورد لە داهاتووی سووریا و لە دەستوری سووریا. بە هەزاران کەس لێرە ئامادە بوونە، بەشێکی زۆری هاو نیشتیمانیان لە قامیشلۆ لێرەنا، دروشمی یەکە گەلێ کوردیەکە دەڵێنەوە، هەموو لێرەن، ژنان، پیاوان، گەورە و بچووک لێرەن. سڵاو لێبێ دەبێژێ بە مافێ کوردان بە مافێ کوردان ئەم گشت یەکن، یەک پەرچەی یەک دلێ، ئەم سلامە لێ هەمە هەرجا پەرچا دکن، ئەم چاوێ وا ماچی دکن، ئیرۆ ئەم لە کۆلانانی بە حەقێ کووردا بگشتی ئەم داوا حەقی خۆ مافێ خۆ دکن. لێرە خەڵکێکی زۆر لێرەیە، ئاڵا بەرز کراوەتەوە، دروشمی جۆرا زۆر نویشکانە لێرەیە. من لە گەرمیدا بە ئاڵای کوردستانەوە تۆ چ دەبێژی بۆ داواکردنی مافی کورد لە داهاتووی سووریا لە دەستوری سووریا؟ ئەس دەبێژم بەرە مافێ کووردا هەبێ، مافێ شەهیدا هەبێ، مافێ گەلێ کورد گەرەک ئیرۆ ڕۆ منە وەرچکی تەبار چکی بێژم گاوا بۆ بەرۆ کوردستانê bixwaze bero destê xwe destê dijim min ade û spasiya gelê Kurd deva dikim, spasiya Mesûdê Barzanî jî dikim û pişta me berneda, pişta Kurdê xwe berneda û serkeftin ji bo gelê Kurd deva de û inşallah xwîna şehîda ardê nekeve û serkeftin ji bo لێرە و لێرە بۆ مافی کوردان داواکردنی مافی کوردان لە داهاتوو تۆ چ دەبێژی؟ وەڵاش بە مافێ کوردان خوازم بۆ ئیرۆ گەلێ کورد هەموو ببن یەک، بۆ ئیرۆ ئەف حکوومەتا یادەمکی بۆ ئیرۆ مافێ کووردا دبە شێرێ، ئەم ئیرۆ هەموو ملەتێ کورد دەرکەتنە بەر، ئەم دخوازن هەموو دەستێک بن مافێ کووردا جهێمە هەبێ لە هەموو سووریێ. ئەم وەکاژن ئەم دخوازن کو مافێمە بە هەم دەستورە سووریە جی هەبێ تکەس ئەو نەکێ، یعنی ئیرۆ بڕاستی ئەv یەکیتیا کورداش بۆ مە کووردا هەمیە ژی تشتێکی گەلێکی خۆش هاتکردن، گاوێکی گەلێکی مەزنوش بۆ کووردا وەکی دی ئەم دخوازن و حقوقی مە کووردا هەمیە هەبێ دەستێ وەساوێ. بەڵێ بە هەزاران هاو نیشتیمانی لە قامیشلۆ لێرەن داوای مافی کورد دەکەن لە داهاتووی سووریا لە دەستوری سووریا و داوا دەکەن زمانی کوردی دەبێت لە دەستوری سووریا بچەسپێ بۆ کورد هاو بەشێکی ڕاستەقیم دەبێت لە سووریا و وەکو پێکاتەیەکی ڕەسەن و سەرەکی لە سووریا کورد دانی پێدا بزرێ. ئەمڕۆ کورد لێرە داوای مافی خۆی دەکات لە ڕۆژ ئاوای کوردستان.